ئەمڕۆ بە بۆنەی سازکردنی ئاهینگێکی خنجیلانە بە بۆنەی کۆتایی هاتنی ساڵی خوێندنەوە 2017 و هەندێک لە فەرمانبەر و مامۆستا و کارگوزارمان خانەنشین ئەبێ ئاهەنگێکی خنجیلانەمان بۆ کردوون و پەرێتێکی بچووک لەلایەن مناڵانەوە کراوە یەک دوو گۆرانی لەلایەن مامۆستای مۆسیقاکەمانەوە مامۆستا عەتا مامۆستای باخچەکەمان دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بەسەرکردنەوەی ئەم بەڕێزانەی کە ئەمڕۆ خانەنشین دەبن و تەمەنێکی زۆریان لە خزمەتکردنی پەروەردە کردووە پەروەردە ئێستاش لە کۆتاییدا کە خانەنشین دەبن ئێمە وەکو وەفایەک بۆی وەکو باخچەکەمان وەکو پەروەردە دیاری ڕێزلێنانمان بۆ داناون بۆ هەرچەنە ناگات بۆ ئەرکومان دووبوونەی کە کێشانیانە لەو تەمەنانی کە بەسەریان بردووە بۆ خزمەتی مناڵانی ئەم شارە زۆر سوپاستانەکەین.